پەیامی ئیسلام هەموو شتێکی بۆ تۆ تەرتیب کردووە حتا لە سەفەرە ئەفەرمێ یەک کەس بەتەنها با سەفەر نەکە دوانیش نەبن با سیان بن ئەگەر سیان بوون با دانەیەکیان ئەمیریان بێ گەورەیان بێ گوێڕایەڵی بکەن بە تایبەتی گەنجی جوان جوان کە سەفەرەکەن 3 کەس 4 کەس 5 کەس پێکەوە یەکێکتان ئیلا ئەبێ سەرگەورە بێ برا گەورە بێ نابێ هەر کەسە قسەیە بکە لە هەموو شوێنەکە ئادابی ئیسلامیە حتا لە سەفەرە ئادابی ئیسلامی تێ گەورە و بچووکەیە ئەبێ کەسێکە بێ دەمڕاستی ئەمانە بێ حتى بابتك هي بيوتي المناهدة لفقه إسلامية القرآن بيروز وركيرا وكلا سورة كهف أفرمي بوريقكم هذه إلى المدينة أهم باركي خوتان بسنا ومدينة ولا ما أفرم باركي خوتان شيء الله هميان باريان كو كردو لا جوركان دايان نابو أو سباركي صرف كردو دو توزيع كرايا وبصريانا أو كأمايا حتى باركتان موي بركتي تيكوي او چەند کەسەی پێکەوە ئەڕۆن قەرارێکی 10,000 سەرفکەن لەو سەفەرە 10,000 هەمووی دانێن پێکەوە با یەک کەس سەرپەرشتی کە و سەرفی کات و لە دوایە هەرچی مایە بۆتان ئەژێڕێتەوە وەسەد نووسین هەر سەفەرێکت کرد زانی تووشی وەحشەت ئەبی لە سەفەرەکە جێ مەخاتیرە ئینسان جاری وای ئەترسێ بچێتە ناو باخیرەوە ئەترسێن بچێت ناو تەیارەوە ئەترسێ بچێتە ناو زانی ترست هەیە سنة وهاي إنسان وصيتك بنوسي عند العلماء فرمان واجب وصيتك بنوسي كي قرزارته قرزاري كي ما في كيو بسروية زور ممكن أما كوتا سفري جاند بكتو الروي يتر سفري هتا يبكي تبرو شويني كتير آرام جاي كتير بروي سنة وهاي كإنسان بلبك لسفر كردن بيغمري خاص الله عليه وآله وسلم أفرمي عليكم بالدلجة لشوا لتاريكي شوا بكون الرب والسفر كانتان فإن الأرض تطوى بالليل شو كالسفري دورتان بون نزيك أبيته أقل الشوا دستان بيكر بالروايات كتير أفرمي من خاف أدلج ومن أدلج بلغ المنزل هركس يبترسي زو أكويت الري كزوك وتري زو أقات جيجو مرامو جيجي خوي فرمويتي بتنها أقر شوينك كسي بيانا أروشتنها تونبي ليو سفر مكة بتاقي تنها اگر شوێنێ قەرەباڵقی و ئیزدیحامی لەسەر بۆم فەرمایشتە نەئیگرێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئەفەرمێ ئەگەر بتان زانایە چی هەیە لە تاک ڕۆشتنە بە شەوە ئینسان بە تاقی تەنها بە شوێنێکی چۆڵەوانیا بڕوە قەت سەفەرتان نەئەکرد بە تاقی تەنها بۆی ئینسان بە تەنها نەڕوە ئەگەر زانی بەتاتی شوێنەکە چۆڵەوانیە و کەس پێی نازانێ ئەگەر بژمرێ کەس نازانێ کەوتوتێکی چ شوێنێکە و عەزەتی موسڵمانان ئەدا لە دوای خۆی و ئەمە نەکات بەڵام ئەگەر لە ڕێڕەوێکی گشتیەوە ئەڕۆشت قەیناکە ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه و سلم نایگرێتەوە ئەگەر کەسێ بێ یا دوو کەس بێ یا هەر شێوازێ